سڵاوتان لێبێت و ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. خۆشحاڵم بە بەرنامەی دیدار و ڕابە دووبارە ئەبمەوە میوانی ماڵەکانتان. لە بەرنامەی ئەمڕۆماندا بینەری وتوێژێک دەبن لەگەڵ هۆنەرمەندی بەڕێز کاک سەنان محەممەدی کە تیادا چەند پرسیارێک سەبارەت بە سروود و گۆرانی و هۆنەری شۆڕژگەرانە و بە تایبەت بەرهەمەکانی بەڕێزیان و کاریگەری هۆنەر و ئەدەبیات لەسەر بزوستنەوە کۆمەڵایەتیەکان و بە پێچەوانەوە ئاراستەی بەڕێزیان دەکەین. لەگەڵمان بن بۆ بینینی ئەو بەرنامەیە. بەڵێ کاکسانانمان لەگەڵا کاکسانان سلااو لێبێت و زۆر سپاس کە بەشدارن لەم بەرنامەیە. سلااوتان لێبێ ڕفیق چاوان، سلااو بۆ هاوکارانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، هەروەها ڕێز و سلااو و حرمەت بۆ خەڵکی کوردستان لە هەر کوێکن، چە لە ناوەوەی ئێران و چە لە دەرەوەی ئێرانەوانەیە کە بەرنامەکەمان ئەبینن. هەروەها هەر لە ئەوەڵ بەرنامەکە پێم خۆشە یادێ بکەین کە لە هاوڕێ عەلی زەندی، ڕەفیق عەلی زەندی یەکێ لە هونەرمەندە تاسیرگوزارەکانی چەند دەهەی ڕابردوو لە کوردستانە کە لەم چەند ڕۆژی ڕابردووە بەداخەوە بەهۆی نەخۆشی گیانی لەدەستا. کاک عەلی ڕەفیقێکی قەدیمی و گۆرانی بێژێکی باش و تاسیرگوزار بوو کە لە بەشی گۆرانیە فولکلۆرەکانداوە تا ڕادەیەکیش لە بەشی هۆنەری شۆڕشگێڕانە فعال بوو. کاک عەلی جێپەنجەی دیارە لە گۆرانی و موسیقی کوردیەوە، بەداخەوە زۆر زوو گیانی لەدەستا و بەجێمانی هێشت و تەسلیەت ئێژم بە خانەوادە و بنەماڵە و بارحاڵ ئەوانەیە کە لە خانەوادەکان ئێستا چە لە ناوەی ئێران و چە لە دەرەوەی ئێرانن. هیوادارم سەبور بن و یادی کاک عەلی بەرز و بەڕێز بێت. بەڵێ یادیان بەرز و بەڕێز بێت. زۆر سپاس دووبارە بۆ بەشداریتان کاکسانان. سەرتا پێم خۆشە بپرسم پێناسەی بەڕێستان چییە بۆ هۆنەری شۆڕژگەرانە و پێشکەوتن خوازانە؟ واتە ئێستا کە کۆمەڵگای کوردستان لە جۆخێکی شۆڕژگەرانەدایە، خوازیاری چ جۆرە بەرهەمێکی هۆنەریە؟ ئەتانم بێژم لە تەی 45 ساڵی گوزەشتا هۆنەری شۆڕژگێڕی و خواستی مردم هەروەکو ئەوانی شتانی تر هەر پێشرەفتی کردووە. مەسەلەن وەکو نمونە لە ڕابردووە گۆرانی خوایەوەتن ئاواکەی وەکو سرودێک مردم وەریانە کرد لە کۆڕ و کۆبوونەوەکانە ئەخوێنیا، یا ئێمە گیانێکین لە دوو جەستەدا لە زۆر شوێنە ئەخوێنیا و حتا ئەطلاعاتیش عەکسوڵعەمەڵی نیشانەدا بۆ سرودانە لە کاتی خۆیان. بەڵام ئیمڕۆ کۆمەڵگای ئێران بەگشتی و کوردستان بە تایبەتی چەندین هەنگاوڕوەتە پێشەوە، بۆیە تۆزە ئێستا ئەتانین بێژین کە سرود و هۆنەری شۆڕژگێڕی تۆزێ ئەبێ ڕاستەوخۆتر حکوومەت نیشانە بگرێت و مۆرد هەدەف بێت. بۆیە پێم وایە هونەرمەندەکان هەرکە لەسەر شانیان کە ڕۆشنتر بتوانن بەرهەمەکانیان پێشکەشکەن و بەرزدی ئەو دیکتاتۆریە و بەرزدی ئەو حکوومەتە ناشرینەی کە لە ئێرانە هەست بتوانن بەرهەمەکانیان پێشکەشکەن. لە هەموو بوارێکایتر بە تایبەت ئێمە باسی سرود ئەەکەین و هیوادارمەوە لە ناوەوە کەم ئەکرێ، بەڵام لە دەرەوە تۆزێک لەوانەیە فەزاکە جۆرەتر بێ ڕاحەتتر ئەنجامەدرێ، بەڵام لە ناویشەوە کەسانێک ئەویانە کردووە و جێ دەستخۆشیە بەڕاستی. بەڵێ زۆر سپاس کاکسانان. بەڕێستان تا چەند هەوڵتان داوە بە پێخواستی سەرزەمەکە و زەرورەتێک کە خۆتان لە خۆتان تەشخیصتان داوە کاری هۆنەری بەرهەم بهێن و کارەکانتان چی؟ ڕاستیەکەی لە 10 ساڵی ڕابردووە لە 96 لە 98 بە تەقویمی بابێژین شەمسی من مەجموعەیەک کارم دروست کرد، وەکو سرودی ئازادی، وەکو سرودی دیکتاتۆر. کۆی بەرهەمەکان بوو بە ئالبۆمێک کە لە نەهایەتە ناومیە ئالبۆمی دایکانی شۆڕش. من بە نسبەتی خۆمەوە ئەو مەجموعە سرودەم لە تێ ئەم 10 ساڵە کە بە نسبەتی هەلومەرج ئەوانم بەرهەم هێنا و بلاخەرە پێشکەشی جامعەی ئێران و کوردستانمان کردووە.
بەرحەڵ لە حدودی دەدانە سرودێکە کە هەشتی لە ئالبۆمێکە بڵاو بووەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە فەیسبوک و لە ئینستاگرام ئەوانە بەرحەڵ ناوەناوەش وەکو کلیپ تلڤیزیۆنی کۆمەڵە زەحمەتیان کێشاوە هەر وەکو کلیپیش بڵاویان کردوتەوە کە جێگەیەوە دەستخۆشیان لێفم بەڕاستی لە هەمووتان. بەڵێ زۆر سپاس کاکسانان بەڕێستان لە چاراوگە دەژین ئەم بابەتە تا چەند ڕێگرە لەوەی هۆنەرمەندێکی خاوەن هەڵوێستی وەک بەڕێستان نەتوانێ بە باشی پەیوەندی لەگەڵ کۆمەڵگاکەی بگرێت و بە هۆنەرەکەی ئاوێتەی ناوڕۆکی ڕووداوەکانی بێت ئێوە بۆ خۆتان ئەم کێشتان چۆن چارەسەر کردووە؟ ڕاستە وەکو فاصلەی بێژین ئەوەی کە من لە وڵاتی تراژین و کۆمەلگای ئێمە لە شوێنێکی تر ئەوە ڕاستە ئەوە فاصلەیەکی دوور و درێژە بەڵام ئەوە هیچ وەخت نەبووە باعث ئەوەی کە ئێمە نەتوانی لەگەڵ کۆمەلگاکەی خۆمان نابین چونکە ڕۆژانە بەردەوام لەگەڵ خزم و دۆست و ڕەفیق و هەواڵە کۆنتاکتمان هەیە و قساکەین و لەسەر ئەو شتانێکە لە ناو جامعەی ئێرانە بەگشتی ڕوئا یعنی ئەکتیڤم بەڕاستی ملۆنەزەرە و ڕۆژانە شاید بێژم چەندین سەعات لە کاتم بۆ ئەوە دانم کە خۆم لەگەڵ ئەو وەزعیەتەکە لە ئێرانە هەست بینمەوە حتا لەم شۆڕشی ژینا من لەگەڵ چەندین کەس لەو کەسانەیەکە لە تەزاوراتەکانە بەشدار بوون و ڕۆڵی چالاکیان هەبوو قسەم کردو ئێستاش هەر لەگەڵ یانە لە کۆنتاکتم و حتا تا ڕادەیەک من لەسەر قسە و باسێکی یەکێک لەو ڕەفیقانە لە مدەت چەندین سەعاتە بۆ منی کرد سرودێکم دانیاگە هەرچەند دایسە تەواو نەبوو وەلی وەکو شیعرەکەی لەسەر ئەو قسەی ئەو ڕەفیقمانە و لە تێکستێکی ڕەهبەری بەڕێزمان کاکوات کە ڕۆفەقا خۆشی درا بەجنبانیت سرودێکم دروست کردگە بناو خۆرەتا و بجوڵێنین بۆیە گەرەکمەوە بێژم لە کولا فاصلەکە نەبووە باعثەوەی کە من وەکو خۆم شەخسەن لەگەڵ ناخۆشی و دەرد و ڕەنج و مەینەتی مردمەکەمە بێ ئرتباتم هەر ئەو ئرتباتە بووە باعثەوەی کە لە 10 ساڵ گوزەشتا من زیاتر لە دەدانە سرودم دروست کردگە بۆ ئەو جامعە بۆ ئەو کۆمەلگا بۆ ئەو شۆڕشەکە لە جەریاندا. بەڵێ زۆر سپاس هیوادارین ئەو سروش دەشتان بە زووترین کات بیبیستین کاکسانان. بەڵێ بەڕێستان زیاتر لە بواری سرودبێژیدا چالاکن یان سرود و گۆرانی دیارە خۆتان مۆزیک ژەنیشن بۆ ئامادەکردنی کارەکانتان پێ یارمەتیدانەدان؟ ڕاستیەکە هەم لە بواری سرودە و هەم لە بواری گۆرانی تریشە بەڵام مەجالەکە چۆن ئەم ساڵانی ڕابردوو زۆرتر تەزاورات و خۆپیشاندانەکان لە ئێرانە بوو منیش حاڵمەدا زۆرتر سرودەکانم بخەمە بەر گوێ و چاوی بینەر و بیسەر لەگەڵەوەشە من ئالبۆمێکی گۆرانی نۆرماڵیشم بەرهەم هێناوە کە دایست 2 گۆرانی لەوانەمان بڵاو کردوێتەوە دانێکی ئەم نەورۆزە بوو بە ناو نەورۆزانەوە بۆ ئەو کارنەواڵە گەورەیە کە لە کوردستانە دیمان هەمومان منیش هەر بۆ مناسبەتەوە ئەومە بڵاو کردەوە بەڵام گیر و گرفتیت کەم تافرێک هەست لێرە شاید کۆکردنەوەی مەجموعەیە هۆنەرمەند تۆزێک سەخت بێت بەڵام هیچ ئەویش ناوێتە باعثەوەی کە نەتوانین کارەکانمان ئەنجام بین بەڵام هەم سرود هەم گۆرانی هەردووکی بەرهەم تێرم دیارە وەکو شێعر و وەکو موزیک و وەکو بەرحاڵ خوێندنەکەیشی حاڵم داوایتر هەر کەس مەولەویێژێ هەر کەس بناڵەوە قەت ناڵەی وێش هەر کەس بۆرەوە پیاڵەی وێش منیش تا ئەو حدەیەکە ئەتوانم بەرحاڵ تەلاشی وەکەم مانەعەکانیش بەڕاستی ئەوە ناڵم گەورە بنەوە لە بەردەمما کە بموەستێنن. بەڵێ هیوای سەرفرازی و سەرکەوتنتان بۆ خوازیین کاکسانانی بەڕێز یەکێک لە بەرهەمەکانتان حازرە هاوڕێیانی بەشی کۆنترۆڵ لەگەڵ حازر بن چاوڕەشێکی ئیلامی کە تازەش بڵاوتان کردوێتەوە ئەوە ببینین دینەوە سەر پرسیارەکانمان. بەڵێ
شەدەلاری شۆخ و شان باڵا بەرزەی گەنم ڕەم بەناز و بە شەرمەوە دێ و دەڕۆی چەلەم چەلەم ئەرێ هەر وەک بەخشای بەهاری پڕ لە گوڵی ڕەنگوارڕم شار بە شاری لە کوردستان فلیامە و هەر وەکو هەم نەمدی کەس وەک تۆ جوان بێ چاوباز و ئەبرۆ قەشەم نەمدی کەس وەک تۆ جوان بێ چاوباز و ئەبرۆ قەشەم دەشنێ باڵی نەمایەمی چاوڕەشێکی ئیلایەمی دەشنێ باڵی نەمایەمی چاوڕەشێکی ئیلایەمی گوڵەوەینی نیاگا سەری کراس کوردی لابەری سەروێنی نیاگا سەری کراس کوردی لابەری کچی کوردی لەکی ساوزەڵە و چاوباڵکی زەریف و سادە و ساکار هەر وەک نەمامی پەڵکی ئەی هەنیە و کڵمە و دەمولێ و گەڵی هەناری دەنکی جاهێڵی شێت کردووە ڕۆینەی شلک شلکی نەوەی ژیری قەدەم خێر زۆر زانە و زۆر زیرەکی نەوەی ژیری قەدەم خێر هەم زانە و هەم زیرەکی دەشنێ باڵی نەمایەمی چاوڕەشێکی ئیلایەمی دەشنێ باڵی نەمایەمی چاوڕەشێکی ئیلایەمی گوڵەوەینی نیاگا سەری کراس کوردی لابەری سەروێنی نیاگا سەری کراس کوردی لابەری رشماراسا شورة بم الكراسة جرجر الكولمي دخشي وجرجر بم الهياسة اي تشكي شعبي ينبيكي بجغلتي لي الماسة ابري جرقو هناون لمتن لك هناسة بالاي وقتو لي تريم جوان اللتوي كراسة بالاي وقتو لي تريم جوان اللتوي كراسة دشني بالاي نمايمي شاورشيكي إلهيمي دشني بالاي نمايمي شاورشيكي إلهيمي قولويني نياغا سري كراس كردي لابري سرويني نياغا سري كراس كردي لابري بەڵێ چاوڕەشێکی ئیلامی کاکسانان زیاتر لەبارەی ئەم کلیپەوە بۆمان بتوێن چۆن بەرهەم هات بیرۆکەکەی ڕاستیەکەی کوردستان لە ئێرانە بە تایبەت زۆر بەربڵاوە تا شاید بێژم تا چەند ساڵی پێشتر هەر لە با بڵین لە ماکۆوە تا کرماشانمان پێ ئەوت کرماشان ئەمان وت کوردستان ببوورە بەڵام ئەوەندەی تریشش یا شاید بێژم دوو ئەوەندەی تریشی کوردستان کە کوردستانی جنوبیە و لەکستانە کەمتر مەوردی تەوەجۆه بووە بەڕاستی هەم لە باری سیاسیەکەیەوە هەم لە باری فەرهەنگی و هونەریەکەیەوە دیارە بەشێکی گەورە لەو پارێزگای کرماشان پارێزگای ئیلام چوار مەحاڵ بەختیاری کەرکیلویە و گوێرەحمەد لۆڕستان خوزستان ئەسفەهان پارێزگای شیراز ئەمانە جەمعیەتێکی زۆر یان چەند میلیۆن نەفەر کوردی تیا ژیانەکات بۆیە پێم وایە وەکو ئەرکێکی سەرشان ئەشێ هونەرمەندەکان تۆزە زیاتر ئەهەمیەت بن بەم بەشە لە کوردستان و بە تایبەت گۆرانی و بێژە سۆرانی زوانەکان بەئیسە یا بە سۆرانی یا بە لەکی و لۆڕی تۆزە زیاتر ئەهەمیەتی پێ بدەن و زیاتر کەفێتە بەرچاو وەکو ئەرکێک ڕاستیت گەرەکە من ئەوەم بەرهەمهێنا بە ناو چاوڕەشێکی ئیلامی بیرۆکەکە لێنەوە هات کە ئەو بەشە لە کوردستان فەراموش نەکرد. زۆر سپاس کاک سانان ڕای بەڕێستان
سەبارەت بە بەرهەمی هۆنەری و ئەدەبی خاوەن هەڵوێست چیە؟ کاریگەری ئەم جۆرە بەرهەمانە لەسەر بزوستنەوە کۆمەڵایەتیەکان چۆن دەبین و بە پێچەوانەشەوە؟ ئەو هونەرمەندێکە خۆی بە ساحی و هەڵوێست بزانێت بە نسبەت جامعەکەیەوە ناتوانێت بێخەیاڵ بێت. بەرنامەیەک ترمان کرد پێم وابێ پارەکە بوو لە جەریانی شۆڕشی ژینا. من هەر لەو بەرنامەیشا وتم هونەرمەند ئێستا هەر ڕشتەیەکی نەقاشی، تەڕاحی، خەتاتی، سینما و تەئاتر، موسیقی، ڕەقس، هەر بەشێکی فەرقی ناکە. ئینسان کە چووە ناو بواری هونەریەوە ئۆتۆماتیک ئەرکی ئەکەوێتە سەرشان. ئەوەی کە ئەرکەکەی ئەواتە ڕێگە و ئەوێتە هونەرمەندێکی متعهد، ئەوەیکیشە نایباتە ڕێگەوە بەرحەڵ ناوێت لیانم. بۆیە من پێم وایە لە جەریانی بەتایبەتی لە جەریانی شۆڕشی ژینا ئەو هونەرمەندانەی کە ساحێ و هەڵوێست بوون و نەترسانە و بەرپرسانە هاتنە مەیدان، جێگەی ڕێز و احترام من هەرچەند کەسێک وەکو مەجموعەیەکیشیان لێ گیرا بەداخەوە چە لە کوردستان و چە لە دەرەوەی کوردستانیش، و زۆر کەسیش لە هونەرمەندەکان خۆیان لەو بوارە نەدا. بەڕاستی زۆر ترسنۆکانە هینیان کرد لەگەڵ انقلابی ژنجیان ئازادیە. بۆیە ئەو کەسێک کە وتم هونەر هەڵەبژێرێت ئەرکەکەی شاتێکیا و ناتوانێت خۆی لێ بوێرە بەڕاستی. بەڵێ کاک سەنا لە ئێستادا کۆمەلگای ئێران بەگشتی و کوردستان زیاتر باسکەین بە تایبەتی پێویستی بە چ جۆرە هونەر و ئەدەبیاتێک هەیە وە تا بکرێت بڵین شان بەشانی ئاڵ و گۆڕە کۆمەڵایەتیەکان هونەر و ئەدەبیاتیش گەشەی کردووە بوونی هەیە کە وەڵام دەرەوەی سەردەمەکەی بێت؟ ڕاستیەکەی بە هەموو جۆرێکی هونەر و ئەدەبیات و هەر کام لە ڕشتە هونەریەکان بە هەموو جۆرێکی پێویستە بۆ جامعە. جامعە تەنیا نیازی بە سرودی شۆڕشفێڕی نییە، جامعە نیازی بە گۆرانی هەڵپەڕکێشە، جامعە نیازی بە گۆرانی ئاشقانەیشە. بۆیە هەمووی لازمە بۆ جامعەیەک. بەڵام وتم لە جەریانی شۆڕشێکا کە هێشتاش بەردەوامە لە ئێرانە و لە کوردستانە، ئەرکی سەرشانی هونەرمەندانە تۆزێک بوێرانەتر، جەسوورانەتر لە ڕابردە تەک ئەو شۆڕشا بێنە مەیدان. وەیلا وەکو نیاز هەموو جۆرێکی نیازە. وتمیتر سەردەمەکە ئەگەر لە دەستپێکی شۆڕشی ژینا زۆر کەس هاتن و وتیانی تر مەسەلەن تلڤیزیۆنەکانی کۆماری سێدارە بەرهەمەکانی ئێمە بڵاو نەکاتەوە. بەڵام ئەوە باش بوو لە جێخۆی، بەڵام دوایەوە هیچ تریش نەکردیا. دەی تۆی وەکو هونەرمەند دەی هەنگاوێ تریش هەڵگرا، بەڵام زۆر کەس نەیانوێرا بەڕاستی، یا کەسانێکن کوردیەژە دانێ ئەوان لە ناو دانێ لە بزمار لەولا ئاچن لە تلڤیزیۆن جمهوری ئیسلامی یا گۆرانیەژن و لەولای شوتن نوع دعاهایەکی ترەکەن کە ناخوێنێ بێتەوە. بۆیە هیوادارم هەمووی هونەرمەندەکان بەرپرسانە تەک مۆزوعەکە هەڵسوکۆ بکەن. بەڵێ کاک سەنان یەکێکی تر لە بەرهەمەکەتان واتە سرودێک ئامادەیە، با ئەوەش ببینین دینەوە. بەڵێ
لبيري عزادي بدن هوار بو عزادي جنوبي برخد انت اواتكان من بيتدي نزين دانو اشكن جدان نعدمو قول باران شوق دانا داد بأو خلقي بو عزادي دينا ميدان عزادي 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 نويت وند شيرينا يا ندبو تدري باشادي هو عزادي هو عزادي لسر ويران قونا جادي لفا بسوري بهارا سرلداني كريكاران وقرا شباي بقرارا خروشي تشيني تشاو سوان نظامي سريع ما يداري لبنيا دا وتقددن أواهزي برول ترايا ماشي عزايا ديلي ددن عزادي 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 نويت وند شيرينا يا ندبو تدري باشادي هو عزادي هو عزادي لسر ويران قونا جادي شقم نمايا ولا دنيا بخيني مسور نبي زندانك بشك نبام لوي ازادي دل نبي بفترين بندي قفاس بهل فرين بالندكان نغمي ازادي بخيني همو جهان عزادي 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 نويت وند شيرينا يا ندبو تدري باشادي هو عزادي هو عزادي لسر ويران قونا جادي بەڵێ کاکسانان من پرسیارێکی تایبەتم نەماوە ئەگەر بۆ خۆتان بە پێویستی ئەزانن ئاماژە بە شتێک بکەن کە لە توولی بەرنامەکە ئاماژەتان پێ نەداوە بفەرموون. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە بۆ هەموو هاوڕێیانی کۆمەڵە تێڤێ. ڕاستیەکەی من پێم خۆشە بە فرسەت ێزانم لە واقع ئاماژە بکەم بە ئەو کارنەواڵەیەک ئەمساڵ وەکو نەورۆز لە کوردستانە مردم پێشکەشیان کرد. لە کارنەواڵی نەورۆزە لە دەیان شار و شارۆچکە و دێهاتە مردم بە شێوەیەکی جەماوەری هاتنە مەیدان. ئەگەر لە شۆڕشی ژینا لەسەر شەقامەکان بە چەند سەد نەفەری خەڵک ئەچوانە سەر شەقامەکان، بەڵام لە کارنەواڵی نەورۆزە بە جەمعیەتهای چەندین دەهەزار نەفەری هاتنە مەیدان. دایک و باوکی شەهیدەکان لە کارنەواڵی نەورۆزە سەرچۆپیان گرت بە دڵێکی پڕ لە برینەوە. بۆیە ڕاستیدگەرەکە گەرەکمە سەری ڕێز و نەوازشدا بنەوێنم لە ڕێگەی ئەم بەرنامەوە
بۆ هەموو شەهیدانی ڕێگای ئازادی و بەرابەری ئینسانەکان بە تایبەت شەهیدانی شۆڕشی ژینا و ڕێز و حرمەتی بێپایانم بۆ ئەو خانەوادە بە ڕێزانە کە یەکێک لە جگەرگۆشتەکانیان لە دەستا لە هەرکوێ کوردستان و لە ئێران و دایک و باوکو و براو خۆشک و هەواڵانی ئەو شەهیدانە بە دڵی بریندارەوە هاتنە کارنەڤاڵی نەورۆز و سەرچۆپیان گرت. ئەوە پەیامێکی زۆر زۆر گەورە بوو و ئەوە چازان ڕۆحیەیەکی زۆر زۆر گەورە بوو بۆ هەموو کوردستان و هیوادارم ئەو پەیامە بگەیت بە هەموو ئێران و بێت بە نمونەیەکی زۆر زۆر باش بۆ سەر تاسەری ئێران. زۆر سپاستان دەکەم. بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریتان کاکسانە. سپاسی ئێوە هەموو هاوڕێیانەکەم دووبارە دەستان خۆش بێت. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەرمان بوون هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا بەرنامێکی تر و دیدار و ڕاوێکی تر ماڵەوە.